وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاریدا جینۆسایدی گەلی کورد وەک مەنهەج و بابەتێکی زانستی لەسەر جەمزانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستاندا بخوێنرێت. بۆ ئەوش وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەڵێت ئەو بڕیارە گرنگە و پێویستە لە ڕێگایەوە نەوەکانی داهاتوو زانیاری تەواویان هەبێت جگە لە جینۆسایدی گەلی کورد لە هەمان کاتدا ئاگاداری جینۆسایدی ملەتەکانی دیکەش بن. خوێندنی بابەتی جینۆساید لە کۆلێژ و زانکۆکانی هەرێمی کوردستاندا بۆ ئەو مەبەستەش ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە گرنگەوە باسی لە بابەتی جینۆساید کرد لە هەرێمی کوردستان کە یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان پێویستە زانکۆکان ڕۆڵێکی دیار و بەرچاو زیاتریان هەبێ بۆ ناسانی ئەم بابەتە بنەوەکانی داهاتوو و لە هەمان کاتیشدا دەبێ وا بکەین زانکۆکان بابەتی جینۆساید وەکو زانست بخوێنرێت لە زانکۆکاندا جگە لە جینۆسایدی گەلی کورد واش بکرێ شارەزایی و هەروەها بتوانێت ئاشنابوون بە جینۆسایدی نەتەوەکانی تریش بنەوەکانی خۆمان لە زانکۆکان ئاشنا بکەین. وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوەکانش لە ڕێگەی وتەبێژەکەیەوە جگەلەوەی پێشوازی لەو بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکات لە هەمان کاتدا دەڵێت وەزارەت پێشووتر داوای لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە کردووە کە جینۆسایدی گەلی کورد وەکو مەنهەج لە پرۆسەی خوێندندا بخوێنرێت. بۆ ئەوش ئامادەی خۆیان دەربڕیوە کە لە ڕووی خەڵکانی شارەزا و پسپۆڕەوە هەموو هاوکاریەک پێشکەش بکەن. ڕابرد و جار مفاتحی هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندی باڵا کراوە بۆ ئەم بابەتە. ئێمە پەیماوایە کە بابەتێکی گرنگە کە جینۆسایدەکانی گەلی کوردستان لە پرۆسەکانی خوێندن دابدرێت تاکوونەوەکانی داهاتوو تێبگەن کە گەلەکەمان ئەو دەستکەوتانەی بەدەستی هێناوە لە خۆڕانە بووە ئەو دەستکەوتانە بە خوێنی هەزاران شەهید هاتووەتە بوون. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ئێستادا بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە و ئامادەکردنی مەنهەجی تایبەت بۆی بانگەوازێک ئاراستەی خەڵکانی شارەزا و پسپۆڕ لە ناو و دەروی وڵات دەکات کە هاوکاریان بن لە ئامادەکردنی ئەو مەنهەجە زانستیە بۆ ئەوەی دواتر لەسەر جەمزانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بخوێنرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.